یان شکی خۆشەویستیە. خۆشەویستی یعنی چی؟ تۆ ئەگەر باوەڕ بەخوا هەیە نابێت کەسێکی لەخوا خۆشتر بێت، نابێت فەزلی بەرنامەیەکی تر بێ بەسەر بەرنامەی خوایە، نابێت زەلامێکی لەخوا خۆشتر بێ. وەکو لەیەکێک لە محاضەرەکانی کەیا بۆم باس کردم زەلام هەبووە بە دەمی خۆی بە منی و توتی فڵان کەس پێم بڵێ نوێژمەکە نایکەم، یعنی ئەوی لەخوا خۆشترەوێ. خوا بڵێ نوێژکە، ئەو بڵێ نە ئەگەر فڵان کەس نوێژیشەکە بەخوا بە جەماعەتی ژەی کرد. ئەو دڵە جێگەی خۆشەویستیەکی کتیا بۆ منە ناسی من يتخذ من دون الله ئەندادا يحبونهم كحب الله. کەسانێک لە غەیری خوا، کەسانێکەکەن بە هاوشانی خوا، هێندەی خوایان خۆشەوێ نەعوذ بالله، ئەوە لای خوا ناخوات. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا يؤمن أحدكم کەس لە ئێوە ئیمانی نییە حتى أكون أحب إليه، هەتا منی خۆشتر نەوێ لە وەلەدیه ووالده والناس أجمعين، لە خۆی و لە دایک و باوکی لە هەموو خەڵک منی خۆشتر نەوێ. ئیمانی ڕاز نییە، ئیمانی دانەمەفراوە. ئەبێ خوا و پێغەمبەرێ لە هەموو شتێکی تر خۆشتر بێ. ئەگەر کەسێکیشی خۆشویست لەبەر خوا خۆشویست بێ، ئەگەر ڕقیشی لە زەلامێ بۆ لەبەر خوا ڕقی لێ بۆ، ئەوە بەڵگەی ئیمانەکەتە. ئیمانەکە و تاقیکەرەوە بۆ بزانە وایت ئەگەر زەلامێکی خۆشویست لەبەر خوا خۆشت دەوێ، ئەگەر ڕقیشی لەیەکێ بوو لەبەر خوا ڕقی لێ بێ، ئەگەر گەیشتیتە ئەو دەرەجێ بزانە ئیمانت کامڵە. ئەگەر وا نەبووی بە خوا هێشتا ماوت. ئەبێ هەموو شتێک لەبەر خوا بێ. ئیمامی عەلی لە یەکێ لە غەزاکانە بۆمانە گێڕنەوە، مناڵیش بوو بۆیانە گێڕاینەوەیان و لەگەڵ کافرێکا کەوتە شەڕەوە. کافری کوتا بە عەرزا شمشێرەکەی بەرز کردەوە، کابرای کافر بکوژێ. کابرای کافر ئەوڵە قین لە دڵ بوو، ئەوش عەلی شمشێری بەرز کردەوە لە ملی بە شمشێرەکەی لە دەست کەوتۆتە خوارەوە، دەقەی چاوەڕێکا بیکوژێ، سەری لەکاتەوە، کەچی یەک تفی کردە ناوچوانی ئیمامی عەلی، کابرای بێ ئیمان. ئیمامی عەلی تۆ چی بکەی؟ ڕێک لە جاتی ئەوەی تر تونتر لێ یات و سەری لەکاتەوە، شمشێرەکەی هێنایە ئەملا و پشتی کردە کابرا و بەجێی هێشت. کابرا حەبەسە بۆ خاتی خۆ، هەموو شەڕی لەگەڵاکەم شمشەی بەرز کردەوە بمکوژێ. سەد تفێکم تێکرد بۆی باشتر لێم مات و زوو نەجاتمە، کەچی گەڕایەوە. وتی عەلی تۆ خوای خوو باوەڕ پێێتی و بۆ نەکوشتم. وەڵا جاگاکە خۆم تۆ ناناسم، لەسەر خوا شەڕەکەم، لەبەر خوا. کاتێک تا ئەو دەقەی شمشێرەکەم بەرز کرد بۆ لێدەم لەبەر خوا شەڕمە کردەوە کوشتی. بەس کە تفەکە تێکردم بوو بە ڕقی دڵی خۆم، ئەگەر بم کوشتی تا لە داخی دڵی خۆم بوو. مش بەخوا لەسەر ڕقی دڵی خۆم کەس ناکوژم، قەی ناکە گەردنی ئازای، بەس لەسەر خوا شەڕمە کرد. کابرا بەس بۆ موسڵمان بوو. گەیشتیتە ئەو دەرەجێ لە ئیمان هەموو شتێکی بۆ خوا بێ، خۆشەویستی و ڕقێبوونەوە لەبەر خوا بێ، ئینجا تۆ ئیمان ناری تەواوی.